سپاسەوە هونەرمەند و میدیاکاری ئەزیز ئیبراهیم ئەحمەدمان لەگەڵای لە ستۆدیۆ کاک ئیبراهیم بەخێر بیت کە هەڵبەت ئەندامی لیژنەی باڵای فێستیڤاڵی کولتوری گەلانی. بەڵێ سپاس کاتی خۆت بێمە بەخشین. سپاس بۆ ئێوە بەیانیتان باش و بەیانی تەواوی بینەرانی خۆشەویستی کورسات باش. زۆر سپاس. کاک ئیبراهیم با سەرەتا لەوە دەست پێ بکەین بیرۆکەی بەڕێوەچوونی ئەم فێستیڤاڵە بۆ کە ئەگەڕێتەوە. وڵا ڕەنگە لای من بیرۆکەکە کۆن بێ بۆ پێی خۆم هەم لە بواری هونەر هەم لە بواری میدیا ساڵانێکی زۆرە کارەکەم. لە 2008 بەڕێوەبەری کە لە پوری کورم لە سلێمانی بیرۆکەی ئەم فێستیڤاڵەم هەبوو، فێستیڤاڵی کەلتوری گەلان. نامێت بچمە زۆر ناوردەکارێکەوە، بەڵام دواتر بە شێوەیەک لە شێوەکان لە جێگای تر کرا. ئەم ساڵ خۆشبەختانە لەگەڵ کۆمپانیای مێدیا سەیری کۆژین ئەم فێستیڤاڵەمان ساز کردو ڕێخسۆ بە هاوکاری و بە پشتیوانی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان، پارێزگاری سلێمانی، شارەوانی سلێمانی، بەڕێوەبەراتی گەشت و گوزار و بەڕێوەبەراتی پارکی هەواری شار کە سپاسی هەموو ئەو ئازیزانەکەین هاوکار و پشتیوانمان بوون و ڕاوەستە قسەکانم تەواو نەبووە. کورساتی ئەزیزەوە ماڵی خۆمە. بەدڵنیایی سپاس بۆ کورسات کە هەم پشتیوانی هەم سپۆنسەری میدیایی ئەم فێستیڤاڵا کات. هەچە لە منەتی نییە من ماڵی خۆمە ئێرە، بەڵام سپاسیانەکەم لە کاکە سوورێنەوە بڵین بۆ کاکە دێرین بۆ هەموو ئەزیزانە کە زۆر دڵسۆزانە پێیان خۆش بوو گرنگیەک بەم چالاکیە بین. باشە. کاک ئیبراهیم ناوەڕۆکی فێستیڤاڵەکە چییە؟ لە چەند بەش پێکات یاخود چەند تیپ بڵێ بچمەوە سەر یادی بنیادنانی سلێمانی. بەڵێ من لە 2000 دروست کاتێکە ڕێگە هەر 2008 ئەوانە بێ ئەم یادەم کردە یادێکی فەرمی یادی بنیادنانی سلێمانی. بەڵێ پێش ئێمە دادەهێرۆ شەڵات ئەمە درێژ بێ و تەندروست باش بێ زۆر گرنگی بە سلێمانیدا و بەم یادەش یادی بنیادنانی سلێمانی بەڕاستی. دوای من وەکو کەلەپور کردمانە یادێکی فەرمی ئەم یادەمان گەورە کرد. ساڵانێک بۆستانمان بەو ئومێدەی کە بیکەینە هەفتەی سلێمانیشی بۆ زیادکەین. ئەم هەفتەی سلێمانیە هەمان ئەم بەردامەی ئێستاە کە وەکو فێستیڤاڵی کەلتوری گەلانەمانەوە سازیکەین. باشە. ئەمانێ زۆربەی نەتەوە جیاوازەکان بێنینە ئەم شارەوە لە ڕووی گەشتیاریەوە زۆر گرنگی بە سلێمانی بدەین. لە ڕووی بازارەوە لە ڕووی کار و پیشەدەستیەکانەوە گرنگی بەو بەرهەمانە بدەین کە خۆماڵین پیشەی دەستینهانی وەستا و کرێکار و شارەزا و ئەو بەهرەمەندانە بدەین کە لەم بوارەیانەوە خزمەتکەن بە هەرەیەکیانی ینی بازارێکی گەورەی پیشەدەستیش دروستکەین کە لە دنیا زۆر گرنگی خۆی هەیە پیشەدەستیەکان. لەم فێستیڤاڵە بوونی هەیە، لەم فێستیڤاڵە بازارێکی گەورەمانەیە کە گرنگی بە پیشەدەستیەکانەدات بە بەرهەمە خۆماڵەکانەدات. ئەم بازاڕی تایە بێجگە لە میوانداریکردنی کۆمەڵی گروپی زۆر لە کورد و عەرەب و فارس و تورک و ئازەر و چەند وڵات بەشدارن کاک ئیبراهیم؟ نەتەوەکان زیاتر گرنگیمان پێداون وەک لە وڵاتەکان. بەڵێ بەڵێ ئێمە پامی ئێمە بێگومان پامی هونەر هەمیشە پامێکی مرۆڤ دۆستانە و ئاشتی خوازانەیە. ئێمەمانەوێ هەمیشە پامی ئێمە وەکو نەتەوە بدەین بە گوێی جیهانەکە بە نەتەوەیکی ئاشتی خواز و ئەمانەوە لەگەڵ ئەم نەتەوانەیە بە ئاشتی و یەکسانی و برایەتی بژین. کۆمەڵە ئاماجی گرنگ لە پشت ئەم فێستیڤاڵەوە جگە لە گرنگیدان بە سلێمانی وەکو شاری داهێنانی ئەدەب کە وا 4 ساڵەکەش تێپەڕی لە ژێر ئەزمموی یونسکۆیان با بڵێن لە ژێرە و ئەزممونیان کە سلێمانی بۆتە شاری داهێنانی ئەدەب لەسەر ئاسی جیهان چۆن دەستە خوشکەکەی سنەی بۆتە شاری داهێنانی هونەر ئەبێت چالاکی بەرفراوان و چالاکی گەورە بەڕاستی لەم شارە میشە بەردەوام بێ. پلانتان هەیە بۆ مەبەستەش کاک ئیبراهیم؟ بڵێ پلانتان هەیە بۆ مەبەستەش لە داهاتوە چالاکی ئەدەبی بەداخەوە هاوکاری مادی بە هیچ شێوەیەک نییە، یعنی پلان هەیە. من ئەوەندەی بزانم تۆ بەردەوام لە خەمی ئەوە دایکە زۆر فێستیڤاڵانە بەڕێوە. من ناوچەگەرێتی ناکەم بە زۆر عەشقی سلێمانی زۆرم شارم خۆشەوێ لە مناڵی و لێرە لە دایک بووین گەورە بووین. خۆشم دنیای هونەر ئەو دنیاە کە کارم تیا کردو وەکو خزمەتکارێک نە ئەوەی کە بڵێم هیچ شتێکە زانم، تەنیا وەکو خزمەتکارێک لەم بوارە کارم کردووە. ئێساش بە ئومێدی ئێوەم سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری وەکو شاری داهێنانی ئەدەب بەڕاستی زۆرترین گرنگی پێ بدرێت چکە دنیای بەرەو پێچوونی هونەر و کەلتورە بەڕاستی کەلتور ناسنامەی ئێمەیە بوونی ئێمەیە. یعنی وتەیەک هێڵێ کەلتور پێش خاکە کە تۆ ناسنامەت نەبوو خاک لەکوێ بوو بەڕاستی
ئێمە زۆر فرامۆشمان کردو لایەنی کەلتورمان فرامۆش کردووە یعنی کاریگەرێکی زۆر خراپ لەسەر فەرهەنگی ئێمە هەیە لەسەر کەلتوری ئێمە هەیە جگەلەوەی کە ئەم فیستیڤالانە گرنگن بۆ بە بازاڕیکردن وەروە بۆ گرنگیدان بە کەرتی گەشتیاری تا چەند گرنگەوەکو بەڕێزت ئاماژت پێ بۆ ناساندنی کەلتوری خۆمان و هەروە ئەمەش بتوانین ئاشنا بین بە کەلتوری گەلانی تر بێگومان ڕەنگە ئێمە لەسەر ئاسی دنیا تا ئەندازەیەک بەنەتەوەیەکی شەڕکرد ناسرابین کە هەمیشە مافی خۆمان بۆ پارێزگاری لە بوونی خۆمان لە خاکی خۆمان بکەین بەڵام ئەمڕۆ کارکردن لە بواری هونەر زۆر گرنگە ناساندنی ئێمە وەکو نەتەوەیکی ئاشی خواز وەکو نەتەوەی خاوەنی شارستانەتی هەزاران ساڵە زۆر گرنگە ئێمە کار لەسەر ئەو مێژووە بکەین کە ئێمە نەتەوەیکی ڕۆشنبیر و هوشیار و تێگەیشتوین بەڕاستی کار لەسەر لایەنە خراپەکانی ئێمە کراوە گەر میدیا و سۆسیال میدیا ببینن زۆر شتی ناشرین ئەبینی لە باتەوەی زۆرتری کاری جوان و شتی جوان ببینین یعنی بە بڕوای من و هەموو ئەوانش کە ئاگادارن و تۆزێک بە ئاگان و وشیارن ئاگاین لەوەیە کە بەمەبەست خەریکی تێکدانی فەرهەنگ و کەلتوری نەتەوایەتی ئێمە خەریکی شێواندنین میدیاکان ببینین ئەم هەموو بەرهەمە نادروستەی کە ئی بێگانەیە و ئەم هەموو زنجیرە بێگانەی کە لە کەناڵەکانی بەناو تەلەڤیزۆنە کوردەکانی هەرێمەوە لێ درێ ئەم هەموو بەردامە بێ سەرۆبەر ئەم هەموو بێڕێزیەی لە دەمی گەنجی ئێمەیەتە دەرەوە لەکەوە فێرە بن لەم زنجیرانەوە کە بۆ ئێمە دروستەکرێ ئەینێرن وەکو ژەهرێگەی کە لە ناو خێزانی کوردەواری و بەڕاستی کە خێزانی کوردەواری خێزانێک بۆ پڕ لە ڕێز پڕ لە ئەدەبی جوان پڕ لە پاراستنی نەریتە جوانەکان بەڵام خەریکە زۆری لە ناوەچێ بۆ ئێمە زۆر گرنگە کار لەسەر ئەم کەلتورە جوانی نەتەوەی خۆمان بکەین بیپارێزین گەشەی پێ بدەین و ڕووی ڕاستەقینەی ئێمە وەکو نەتەوە ڕووی شارستانی نەتەوەی ئێمە پیشانی هەموو دنیا بدەین کە ئێمە نەتەوەیکی هوشیار ڕۆشنبیر خاوەن مێژوو خاوەن سەدان کەڵە پیاوی هەڵکەوتو نە هەر لە بواری سیاست لە ڕابردووە بەڵکو لە بوارە جیاجیەکانی هونەر و ئەدەب و مێژوو هەموو بوارە جیاجیەکان خاوەنی کەڵە پیاوی زۆر گەورەی کەڵەژنی زۆر گەورەی کە ئەشێ مێژوو شانازی پێوە پابڕاستی ئێمە بەسمانە ببورن زۆر گرنگی بەلایەنی هونەری و کەلتوری فەرەنگی نەتەوەکەی خۆمان بدەین بە دنیای بناسیێنی زیاتر و ئەم جۆرە ڤیستیڤاڵ و چالاکیانە پەرە پێ بدەین و زیادی کەم بەڕاستی وە لەسەر حکوومەتیشە نە ئەوەی ئێمە بچین بپارڕێنەوە کە بە پارانەوەش هیچیان بۆ نەکردوین بەداخەوە لە سلێمانیش هیچ جۆرە هاوکاریکیان نەکردوین بەداخەوە هیوادارم دێرەوە کاکبرێمە پرسیارە لێ بکەم تا چەند وەزارەتی ڕۆشنبیری یاخو لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان هاوکارتان بوون سەپۆرتان بوون بەڕێوە تەنیا لە ڕووی معنەویەوە با بڵێ ئەگینا لە ڕووی داراییەوە بە هیچ شێوەی پشتیوان نەبوون جگەلەوەی مێمە پارکی هەواری شار سپاسی خات و خەرمانەکەین وە خات و لەیلا سەرۆکی شارەوانی بەبێ بەرامبەر هاوکاریان کردوین پارکەکان ناوینەتێ پارکی شانۆی ڕۆمانی وەزارەتی ڕۆشنبیری سپاسیانەکەین بەبێ پارە وەرمانگرتووە کە کرێکەی زۆرە ئێمە ئەوانەمان بە دیاری وەرگتووە کاتەمە بەسانە لە داهاتوو هاوکاری زیاتر بکرێن بۆی ئەم فێستیڤالە ساڵانی داهاتووش بەردەوام بێ فراوانتر بکرێت بەڵێ ئەبێ بەردەوام بێت ئەمە کرمان یەکەم فیستیڤال بەڵام ساڵی نەریتێک کە ساڵانە بەردەوام بێ نەریتێکە و ساڵی ئایندە زۆر لەمە گەورەترە بکە ئێستا هەیە ئێمە زۆر درەنگتر فریاکەوتین ئەم کارە بکەین تۆزێ درەنگتر کارەکەمان دەست پێ کرد وە بە هیچ جۆرێک هیچ جۆرە پشتیوانیەکی مادیشمانە بوو بەڵام ئێمە هەمومانەگەر سیارەکانی ژێر خۆمان فرۆش پێ ناڵنی فیستیڤالەکە سپێنی دواب بکەیەوە کارەکەیەکەین بۆ خۆشەویستی سلێمانی بۆ گەورەی سلێمانی بۆ گەورەی نەتەوەکەی خۆمان کاگورایم بە دیاریکراوی چەند گروپی هونەری و ئەدەبی و کللتوری ئەم بابەتانە بەشداری زۆر نزیک بە ڕەنگە 250 زیاتر میوانمان هەبێت لە میوانی دەرەوەی هەرمی کوردستان بە هونەرە جیاوازەکان بە پیشەدەستیەکان بەکارە هونەری جیاوازەکانیش لە هونەری موزیک و گۆرانی و هەڵپەرچێتە ڕەنگە بە ڕۆژێک نەتوانرێت سەری چالاکی ئەم هەموو گەلانە بکرێت پێنج ڕۆژ بەردەوامە هەم بازارێکی کراوەی پیشەدەستیەکان و بەرهەمە خۆماڵەکانی کەمانێوەهانی خەڵک بین کە گرنگی بە بەرهەمە ناو خۆیەکان بدەین هەم پێنج ڕۆژ چالاکی هونەریمان هەیە چالاکی هونەرەکان وەکوتم موزیک و گۆرانی هەڵپەرچێ لەسەر شانۆی ڕۆمانی ڕۆژی 21 مانگ واتە سبەینێ دەست پێەکەی بە هونەریەکانی دووەک هەولێر ناوچەکانی هەرێمی کوردستان من پێشنیارم کرد کە لە سلێمانی لە هەورامان لە بادینانی خۆشەویست لە هەولێری خۆشەویست گروپ هەبێ بەڵام بەداخەوە هیچ پشتیوانێکی مادیان نەکردین کە نەمانتوانین یەک گروپ لەو ئەزیزانی ناو خۆمان لە باشوور میوانداری بکەین هیوادارم لێرە ئەوانی دڵسۆزی سلێمانین ئێمە فیستیڤالە بۆ خۆمان ناکەین و هیچ دەستکەوتێکی مادیتیان نییە
جگە لەوە زەرری مادی زەرەی ڕۆحیشەکەن چکە بەڕاستی زۆر ماندووی بەڵام هەچی بکەی بۆ سلێمانی کەمە هیوادارم دەسۆزانی سلێمانی ساڵی ئایندە لەگەڵمان بن بۆ بەرفراوانکردن و گەورەکردنی ئەم فیستیڤالە و هێنانی زیاتری وڵاتانی دەرەوە نەتەوەکانی دیکەی زیاتر بەشدار بن ویستم بە کورتی بڵێم 21 مانگ کاتژمێر دەی بەیانی مەراسیمی ئەم فیستیڤالە لە ناو بازار دەست پێەکەین بازار بڵێ سبێنێ چوارشەممە کاتژمێر دەی بەیانی لە ناو شاری سلێمانی زۆر جوانە بەڕۆژ بەیانیان بە تایبەت شوێنێکی شار بە دیاریکراوی لە سەرەتای شەقامی مەولەوی با بڵێ نزیک سەرا ئەو ڕێپێوانە هوەرەی دەست پێکە تا باخی گشتی ڕێپێوانەکە بەردەوامە بێت هەموو ئەو میوانانە بە زدوو بەرگی خۆیان و با بڵێن بە هوەری خۆیان بە موزیکی خۆیان لە شەقامی مەولەوی ئەیکێنە شەقامێکی پڕ لە موزیک و گۆرانی و سەمای جوان کە خەڵکی هاوڵاتیان ئاگادار کردێتەوە بۆی خەڵکی سلێمانیش ئاگادار خۆی ناوشار قەرەباڵغە باشەوە دڵنیام ئاگادارکردنەوەی نابێت خەڵک خۆی ئەوەی ئامادە بوو لە ناو بازار سبێنێ ئەو بەڕاستیکە داریشتان کردووە قەرەباڵغە بە شێوەیەکی گشتی بێگومان شەقامی مەولەوی شادەماری ناو بازاری سلێمانی شارڕێی خەڵکیە با بڵێن هەموو کەس ڕێیەکەوێت ئەوێ دیمەنی بەیانیان پێمان جوانتر بوو ئێواران زیاتر قەرەباڵغە و ڕەنگە مەراسیمەکە جوان نتوانانی بەڕێوەبەرین بەڵام سبەی بەیانی کاتژمێردا ئەو مەراسیمە جوانە حەزمان کرد خەڵکی ناوبازاڕیش بێبەش نەبن لە بینینی مەراسیمەکە ئێمە بچینە ناویانەوە لە ناوبازار و مەراسیمەکە دەست پێ بکات هەمان ڕۆژ کاتژمێر 4 لە پارکی هەواری شار بازارەکە ئەکرێتەوە کاتژمێر 8 مەراسیمی موزیک و گۆرانی هەڵپەرشێ دەست پێکا گروپە بەشدار هاتن بۆ هەمووانیش هاتن بۆ هەمووانە بڵێ بەبێ بەرامبەر بەڵێ سانا من پرسیارم نەماوە وابزانام کاتیشمان نەماوە تۆ هیچ پرسیارێکت ماوە سپاس بۆ تۆ کاگرایمان دوومان کردی لەشتان ساغ بێ نمونەتان زیاد بێت هەر بەژی سپاسانەکەم سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی هیوادارم هەموو چێش لەو فیستیڤالە ببینین بەڕاستی گرنگی پێ بدەین کەلتور ناسنامەی ئێمە وە بوونی ئێمەیە ئەوە ڕێز لە کەلتورەکەی نەگرێ ڕێز دەخۆی و نەتەوەکەی ناگرێت بە هەمومان ڕێز لە مێژووی جوانی ئەم نەتەوەی کەلتور فەرەنگی ئەم نەتەوەی بگرین و زۆر سپاس زۆر سپاس بەڕێز ئیبراهیم ئەحمەد ئەندامی لیژنەی باڵای فێستیڤاڵی کەلتور سپاس کە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن بەڵێ ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ئاکام سەرجەم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا ڕۆژێکی دی هەر ڕۆژ ئارام بن ماڵتان ناوەدان ڕۆژتان ئارام